سوشیال میدیا بۆتە بەشێک لە ژیانی ڕۆژانەی زۆر بەمان. مامۆستایانی ئاینیش چەند ساڵێکە لەم ڕێگەیەوە دەیانەوێت پەیامەکان زیاتر بگەێنن بە لایڤکردنەوە یاخود پۆستکردن لە پلاتفۆرمە جیاوازەکاندا. لەسەر ئەم بابەتە و چەندین بابەتی دیکە گفتوگۆ لەگەڵ مامۆستا سۆران دەکەم. مامۆستاگیان زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر خۆشحاڵین کە میوانی بەرنامەکەمانی. بەخێر هاتن سەرچاو لە خزمەتتانە. سپاس مەمنون. ئەوەندەی لەسەر ژیانی مامۆستا سۆران عەبدولکەریم خوێندومەتەوە لە ساڵی 1982 لەدایک بوویت. زانیاریەکەم ڕاستە؟ تاوە. ماوەیەک لە چەمچەماڵ بوویت، ماوەیەک لە کەرکووک بوویت، دوای ئەوە لە ئاوەریش لەدایک بوویت، دوای ئەوە لە شۆڕش بوویت. ئەو هەموو شوێن گۆڕینە چی لە ژیانی مامۆستا گۆڕیوە؟ الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. طبعا ناخۆشە من باسی ژیاننامەی خۆم بکەم چکە شتێک هەیە هەمیشە ئەوم پێ ناخۆشە بڵێم من، بەڵام مادام جەنابەت پرسیارت کردووە لە خزمەتانە. طبعا ماڵی باوکم و عموما کورد بەگشتی بە وەزعێکی زۆر ناهەموارە تێپەڕیوی، هەمومان زەحیە و قوربانی ئەو دەسەڵاتانە بووینە کە هاتوونە کوردیان شۆستانەوەتەوە. لە هەشتا کە کاتێک داوا لە باوکمەکەن ببێت بە عەسکەری ڕژێمی ئەوسا هەڵدێت ڕوا بۆ لادیەکان، ماڵمان لە کەرکووکە بێت. باوکم بەرەو گوندێکە ڕوات نزیک گوندەکەی خۆمان ناوی مەرخادەی سەروە، تەنیشت شاخی خاڵخەڵان. لەوێ ئیتر ئەو خەڵکە ئیستیقبالیەکەن و لەوێ ژیان دروست دەکات. ئەو کاتە خوشکێکم لەگەڵ برایەکمە ئەبێت. ئەوانش تقریبا ئەوەنە لە من گەورەتر نین، هەردووکیان بچوو بوونە و من لەوێ لە ساڵی 1982 لەو ناڕەحەتیە لە فیرارکردن و لە ترس و لە بین و لە برسێتی و لە هەژاریە لەو کاتیە لە دایکە بوو. ئەوەنی پێ ناچێ من تەمەن ببێتە 8 مانگ بۆ 9 مانگ ئیتر وابزانم باوکم ئەگەڕێتەوە کەرکووک. کە ئەگەڕێتەوە کەرکووک ئیتر من 6 ساڵی تەمەنم لە کەرکووک لەوێ بەردەسەر. ساڵی 1988 ئێمەیان تەرحیل کرد، بەڵکو خانۆکەمان لە سەحەت تەیاران بۆ گەر کەسێک شارەزای کەرکووک بێزانیە بەرامبەر ئێستای فەیلەقە خانۆکانمانیان ڕوخان بە زۆر ئێمەیان تەرحیل کرد. ئێمەش لە بینی هەولێر و لە بینی سلێمانی و جنوب و ئەو شوێنانەیە چەمچەماڵمان هەڵبژارد. بۆیە هاتینە چەمچەماڵ پرۆسەی ئەنفال دەستی پێ کرد. بۆیە 6 ساڵی تەمەنم لە کەرکووک بەردەسەر. ئەو کاتە خەریک بوو بچمە مەکتەب، بەڵامی تر ئەو وەزع هاتە سەریا. بۆیە لە ساڵی 1988ەوە لە چەمچەماڵین هەتا ئێستا. بەڵام لە ئێستاە چکە خۆم هاوسەرگیریم کرد و چەند ساڵە بێ دەستێمانی دانیشت. خۆم لە 2020ەوە هاتوومە بۆ سلێمانی، بەڵام ماڵی باوکم و برا و خوشکەکانم هەمویان هەر لە چەمچەماڵن. کەواتە من 32 ساڵی تەمەنم لە چەمچەماڵ بردووەتە سەر. زۆر باش. مامۆستا هەر لە تەمەنێکی زووی مناڵی بوویتە ئەهلی مزگەوت، ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت. طبعا ئێمە بە وەزعێکی زۆر ناهەمواراتیە پەڕیوین. من بیرم بێت باوکم کرێکار بووە، باوکم دەسی لە ناو چیمەنتۆ و قوڕودار و بەردا بووە. بە ئێستاشەوە باوکم کە تەمەنێکی زۆری هەیە هەر خەریکی کرێکاریە بە ئێستاشەوە. لە گرانیەکەیە طبعا ئەو خەڵکی کە تەمەنی هەیە بیریەت لە دوای ئیتر کۆڕەوەکەوە کە هاتینەوە وەزعێکی زۆر ناهەموار ڕووی کردە کورد، یعنی ناخۆشی لە دوای ناخۆشی. ئێمە هەژاریکی زۆر ڕووی تێکردین، ناچار ڕوومان کردە ناوچە عەرەبیەکان، ڕۆیشتین بۆ حەویجە. 2-3 ساڵ لە حەویجە ماینەوە.
ئەو کات من پۆلی 5 ئیبتیدایی بووم لەبەر هەژاری و فەقیری وازم لە خوێندن هێنا ئیشمەکە لەناو بازاڕی چەمچەماڵ ئەو بۆ باوکم ئیتر قەرزاری و هەژاری ڕووی تێکردوتی ئەبێ بڕۆین هیجرەتکەین بڕۆین چوین بۆ ناو عەرەب لەوێ لەناو بازاڕی حەویجەیە شتم ئەفرۆشت مناڵ بووم زۆر مناڵ بووم پۆلی 5 ئیبتیدایی بوو ئیتر ئەوە بوو دەرفەتێکمان بۆ ڕەخسا الحەمدولیلا هاتینەوە بۆ چەمچەماڵ لە 96 کە هاتینەوە ئیتر من پۆلی 6 ئیبتیداییم تەواو کرد کە تەواوم کرد لەو کاتەوە ئیتر بڕیارمدا بچم ببمە فەقێ هەر لەو کاتەوە ئیتر حوبی دین و دینداری و ئیسلامەتیم بۆ دروست بوو سپاس بۆ رب العالمین ساڵی 1997 الله أعلم یەکەم ساڵی فەقێتیم بوو باپیرەشت وا بزەم لەمەیان ڕێنیشان دەرز بوو ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت باپیرەم مامۆستا مەلا عەباس خوای گەورە لێی خۆش بێت ئەو پیاوە زۆر عالم و خواناز بوو هەم مامی باوکمە و هەم باوکی دایکیشمە بە حکمی ئەوەی کەوا زۆر سەردانی ئەوانمە کرد نزیک بووم لێیانەوە کەسایەتی باپیرەم یعنی کاریگەریەکی زۆر ڕاستەوخۆی لەسەر من هەبوو باپیرەم وای لێ کردم یعنی هەر لە دڵەوە ئەمەوت ئەبێ منیش وەک ئەو ببمە مەلا وەکو ئەو خزمەت بکەم ئیتر لە خزمەتی باپیرەشمان 3 ساڵ دەرسم خوێندووە بەڵێ ئێمە هەر فەقێتی هەر پێمان ئەوتێ مەلازادە حکمی ئەوەی ئێمە خەڵکی ئاوبارەی ئاوبارە لە کۆنا پیان و تۆ ئەزهەری بچووک سەردەمانێک کە خەڵک هیچ خوێنەواری نەبووە لە حەفتاکان و شەستەکان ئاوبارە 18 مەلای هەبووە باپیرەشم یەکێ بووە لەو مەلا عیملاق و بەناوبانگانی کە لە دەربەری ناوشوان و ئەو شوێنانەیە بەڵێ حوجرەی فەقێتی هەبووە و مفتی بووە ئیجازەی داوە پیاوێکی زۆر کارامە بوو پیاوێکی زۆر زانا بوو طبعا کاریگەری باپیرم لەسەر بوو مامۆستا لەسەرەوە باسی کە ژیانتان بەگشتی سەخت بووە بە تایبەت ژیانی مامۆستا لە تەمەنی منداڵیە زۆر سەخت بووە لە کاتی کرێکاریشە لە منداڵیەوە بزانم پەراسو شکاوە ئەمە چۆن بوو خۆی ڕاستیەکەی ئێمە کە لە ئێران هاتینەوە لە کۆڕەوەکەیە بیرم نیەت باوکم ئێوە هیچم پێ نییە و ئەو کاتەشی کەوا ڕێمان کرد و بزانم باوکم 50 دیناری سویسری ئەو کاتی لە گیرفانە بوو بیری مناڵیم زۆر تیژە بیرم نیەت چەندێ بە معانات و بە ناڕەحەتیاتیە پەڕیوین کە هاتینەوە بەڕاستی وەزعی چەمچەماڵ ئەوەنە ناڕەحەت بوو کوردستان عموماً بە تایبەت خەڵکی چەمچەماڵ چونکە خەڵکێکی یعنی قوربانی دەر و خەڵکی ئەنفال و خەڵکێکی زۆر داماو بوو لێ قەوماو لە چەمچەماڵە باوکم ئەڕووی لە عەلۆکە وازانم ئێستایە تۆڕە ترۆزی هێنە ترۆزی هێنا و شەقمانە کرد و ئیتر خێو ترۆزیمان پێوە کرد لە بازاڕ ئەمان فرۆشت و منیش تەرمۆزی ئاوم دانابوو لە تەنیشت سینەکەی باوکمەوە ئاومە فرۆشت بۆیە ئەو ناڕەحەتیانم بیریێت و سەردەمانێکیش لەگەڵ خاڵۆمە بەقاڵیە کرد لە چەمچەماڵ شاگردی ئەو بووم یارمەتیمەدا جارێکیان ئیتروتیان ئەوە شورتە هاو ئەها لەسەر جادەکان کە ئەوەستی ممنوع بوو بوەستی تا ئیتر وەلحاصڵ ژیانی خەڵکی هەژار و نەدار هەر ئاو بە ناڕەحەتی ڕۆیشتووە تەنانەت کەسابەتەکەش نایڵن بە باشی بیکەیت ئیتر وەلحاصڵ هەموو عەرەبانەکان کە ڕامان کرد منیش عەرەبانەکەی خۆم پێ بوو پاڵمەنا لەو کاتەیە قاپی تەرازۆکە لەگە کیلۆکەیە بەرەوە بوو ویستم هەڵی گرمەوە کە داچەمیمەوە عەرەبانیەتر دای لێم لە دواوە پەراسوی شکانم بەڵێ لەو کاتەیە ئەمە بوو کە بۆ هۆی شکانی پەراسوی مامۆستا بەڵێ یەکسەر گەیانمیانە تەواڵێکە و چارەسەریان کردن الحەمدولله لە شوێنێک ئەڵەی کە لە تەزێنە عیلەت پەڕێنە بۆ پەنجاییە خۆ مەخنکێنە ئەمە چی مامۆستا ئەوە ناڵێم ئەو کاتی کە گەڕاینەوە لە ئێران گەڕاینەوە باوکم خەریکی ها ترۆزی بۆماندانا بۆ ترۆزیمانە فرۆشت منش لە پەنای ئەو سینێ ترۆزیە ئەو مەفرۆشت ئەجا ڕاستیەکەی ئەوەمانەوت کە لە تەزیەنە عیلەت پەڕێنە بۆ یەک پەنجایی خۆ مەخنکێنە کەواتە ئەو کاتی ئێمە پەرداخێکی ئاومانەدا بەچەنیە جامە فافۆنێکمان هەبوو لەسەر تەرمۆزەکە دامان نەبوو بە ینی بۆ پەنجاییەک بۆ کاتە فلس هەبوو دینار هەبوو ڕوبع دینار هەبوو بۆ یەک پەنجاییە خۆ مەخنکێنن
ئەو زروفە زروفێکی خۆش بوو لەگەڵ ئەوەشا کە خەڵک نەدار بوو خەڵک هەژار بوو خەڵک لێ قەوما بوو بەڵام دڵمان خۆش بوو. ڕاست لە شوێنێک باسی فەقێتی خۆتەکەی لە ساڵی 1992 بزانم کە لە پێشبڕکەیەک یەکەم بوویت بەڵام ویستویانە بێهیواتکەن ئەمە چۆن بووە؟ سەرەتای قورئان خوێندنم لە لای مامۆستا فاتح سەنگاوی بوو یادی بەخێر ئێستاش لە تەمەنایە و خوا گەورە تەمەنی درێژ کات لە پیرایەکان لە شۆڕش پێشبڕکەکەی قورئان خوێندن بوو 92 ئەو کاتە تەمەنم 10 ساڵ بوو تەمەنم 10 ساڵ بوو یەکەم کەس دەستم کردە قورئان خوێندن لای مامۆسای بەڕێز بوو مامۆستا عەبدولوەهابش هاوکاری بوو ئەویش هە لە ژیانە ماوە خوا گەورە تەمەن درێژیان کە بەڵام کە ئەو ناڕەحەتیەمان بەسەرا هات کە چوین ئیتر بەرەو حەویجە ڕۆیشتین هاتینەوە من بووم بە فەقێ لە مەدرسە ئیسلامیەکەی چەمچەماڵ ئەو کاتە مامۆستا مەلا عومەری شراق ڕوتە بە ڕەحمەت بێ مودیرمان بوو ساڵی 1999 ساڵی 1999 پێشبڕکێکرا لە سلێمانی بۆ جوان خوێندنەوەی قورئان و یەکەم پێشبڕکێ بووکەوە وەزارەتی ئەوقاف سازی کات منیش هەڵبژێردرا بووم بە حکمیەوەی الحمدلله يعني قورئانم ڕەوان بوو و دەنگیشم باش بوو تقریبا ئەوە دوای حەزەکەین قورئانیشمان بۆ بخوێنیتە ان شاء الله خوا بیکات ئەو کاتە والحاصل کە هاتم بۆ ئێرە چەند برایە کە خەڵکی چەمچەماڵ بوون لێرە ئەیان خوێنوتیان چیەکەی مەلا سۆران هەر ئاوا بۆ شێوازە وەڵا هاتمەوە بۆ پێشبڕکەیە ئیتر زۆر بەلایەنەوە سەیر بوو یەکێک لەوانەوتی بابێ ئێمە هەمانە حافزی قورئانە هەمانە پێشبڕکەی نێودەوڵەتی کردووە ئیتر والحاصل یعنی مامۆستا بترسێنن ئەیانەویست هەر من پاشەکشیەکەم لە پێشبڕکێکە نەکەم بەڵام ئیتر الحەمدولله پرۆڤەی خۆم هەر کرد ئیتر کە یەکەم کەسیان بان کرد چوە سەر مەناسەکە قورئانی خوێند لە دڵی خۆمەوە وتم من لەو باشترم دووەم کەس هات هەروتم من لەو باشترم سێم وتم من لەو باشترم حسابی خۆت کردم حسابی خۆم کرد تقریبا حەڤە کەس لە پێش منەوە ناویان خوێنرایەوە هەژدەهەمین کەس منیان بان کرد کە منیان بان کرد وازانم ئێستا سوڵەتی قافم خوێند بە دەنگی ئەحمەد عەجمی خوێندم ئەدایەکی جوان خوێندنەوەیکی قورئان یعنی جوان خوێندنەوەیکی زۆر جوان عریف حەفلەکە بۆ کەس نەیوت دەستێ خۆش بێ و یان ئەها وەک بڵی بارەکەڵا فەتەح الله عەلەیکی چینەوت بەس بۆ من ئەوەی وت بۆ هەموو ئەو قوتابیانی کەوا قورئانیانێ خوێن کەم مەجالیانێدا ینی بۆ نمونە 4 ئایەت بۆ 5 ئایەت بەڵام من تقریبا 12 ئایەت مەجالی دام هەر قورئان بخوێنم بۆیە لە پێشبڕکێکە یەکەمم هێنا وازانم ئێستا ئەو کاتە 500 دیناری ئەو کاتیان کردە خەڵاتم لەگەڵ قورئانێکە منیش چوم لەم بازاڕی سلێمانی ئەو کاتە صحیحی مسلیم و پێکڕی بە شەرحی ئیمامینەوەی بە ڕەحمەت بێخۆ زۆر باش مامۆستا سۆران وەبزانم لە تەمەنێکی گەنج خێزانی پێکهێناوە چەند منداڵتە ئێستا؟ وەڵاهی تەمەنم گەنج نەبوو تقریبا 26 ساڵ بوو لە ساڵی 2006 پرۆسی هاوسەرگیریم پێکهێنا ئێستا خاوەنی 3 مناڵم 2 کوڕ و کچێک 2 کوڕ و کچێک حەز دەکەی منداڵەکانیشت کوڕەکانت با بڵێن وەکو خۆت لە شەریعە بخوێنە؟ حەزەکەم دیندار بن خواناز بن حەزەکەم لە هەر پێگەیەک هابن خزمەتی ئەو دینە بکەن خزمەتی موسڵمانان بکەن و ئەوەشم پیان وتووە و هەمیشە هەر کاتێ سەفەرێکم کردووە سەفەری عومرە سەفەری حەج ئەو وەسیەتانم بۆیان جێهێشتووە بە تایبەت کوڕە گەورەکەم وتم ئەگەر من نەمام تکاتان لێکم ئەو ڕێگایی من پیان ڕۆیشتومەونی نەکەن هەر هیچ نەبێ کەسایەتی من بپارێزن شانازیکەن بە خۆتانەوە بڵێن کوڕی مامۆستا سۆرانی مناڵی مامۆستا سۆرانی ببنە دکتۆر ببنە مهندیس ببنە مامۆستا ببنە هەرچی یەک دیندار بن خواناز بن خزمەتی نیشتیمان و ژین و دینی ئەو خەڵکە بکەن ئەو بەلای منەوە گرنگە بەلای من گرنگ نییە جبە و عەمامەی لە بەرابێت و لە ناو مزگەوتا بێ ئەو بەلای من گرنگە مهندیس بێت دکتۆر بێ بەڵام بتوانێت داعی بێت بتوانێت خزمەتی خۆی و خاک و ژین و دینی ئەو خەڵکە بکات بتوانێت دەستی ئەو خەڵکە بگرێ هاوکاری ئەو خەڵکە بکات ئەگینان لە ناو سەحابەیە کەسێک نەبووە ئاوا مەعروف بێ بە مەلاو خەڵک شوێنی بکەوێت هەمووی قسەی خێری کردووە بەلیغوا عنی وەلەو ئایە منش هە لە سوەنگەی ئەوە پێیانم وتومە شەرت نییە وەکو من جلی مەلایەتی بپۆشم
بەڵام با ناختان پاک بێت هەڵگری قورئان بن هەڵگری ئەو منهەجەی خوا بن لە هەر شوێنێکە ژیانتان کرد دەوامتان کرد خزمەتتان کرد بتوانن خزمەتی دینەکەشتان بکەن. زۆر باش. مامۆستا لە دوای تاواکردنی خوێندن لە وتاردان لە هیچ شوێنێک دامەزراویت وەکو فەرمانبەر یان تا ئێستا لە ئەوقاف دانەمەزراوی؟ من مدەڕیسم لە سەر بە وەزارەتی تەربیەم سەر بە زواتی پەروەردەم ئەوە بەرەو 16 ساڵە چێ من خزمەتەکەم تقریبا و 2 ساڵی شەبێ هەر لە سلێمانیا خزمەتەکەم پێشتر هەر لە چەمشەماڵ خزمەتم کردو لە ئامادەی پێشڕۆ مامۆستام بەڵێ بەڵام وەکو خۆبەخش چۆن هەر لە مناڵی و لە مزگەوت وەکو خۆبەخش دەوامم کردووە لە دوای تەواوکردنی کۆلێژی شەریعەش هەر بە خۆبەخش دەوامم کردووە و تقریبا 5 ساڵیش گوتارمدا ئەویش بە موافقی وەزارەتی ئەوقاف هەر بە خۆبەخش بوو. تا ئێستا لە هیچ مزگەوتێک بە وتاردان دانەمەزراوی؟ وەکو دامەزراندن نییە خۆبەخش بووم بەڵام کە هاتوومەتە سلێمانی ئەوە 4 ساڵە بە ئێستاە بێ وتارم نی. هیچ هۆکارێک هەیە کە هۆکارێکی تایبەت لەسەرەوەی هۆکار ئەگەر هۆکار هەبی هەتا ئێستا هۆکارەکانیان بڵاو کردبەوە موافقم بۆ ناکرێ بە هیچ شێوازێک نابێ من وتار بدەم. ژیانی ڕۆژانت مامۆستا وەکوتت مامۆستایی لە قوتابخانە بژێوی ژیانشتە لەسەر ئەوەیە؟ بژێوی ژیانیشم هە لەسەر مەعاشەکەی بڵێ. ڕۆژانە بەچێوە خەریکیت؟ طبعا ژیانی ئێمە من وەکو خۆم وەکو مامۆستای ئاینی جیاوازە لە ژیانی خەڵک بەڕاستی لەبەر ئەوەی کاتەکانی ئێمە بەشێکی بۆ مناڵەکانە بەشێکی بۆ دەوامەکەی بەشێکی بۆ خۆتە بەشەکەی ترشی بۆ خەڵکە لەم بینەیە من ینی ڕۆژ وا هەیە بۆ نمونە کاتم زیاترە بۆ خۆم بەڵام ڕۆژ وایە هیچ کاتێکم نییە نە بۆ خوێندنەوە نە بۆ مطالعە نە بۆ مراجعەکردنی قورئان. جاری وا هەیە کێشەی خەڵک باشە ینی جاری وا هەیە سوڵحێک دێتە پێشەوە کێشێکی خێزانیەتە پێشەوە 2 ساعت 3 ساعتە بێت. بۆیە دابشم کردووە بەشێک طبعاً 5 فەرزە لە مزگەوتین الحەمدولله و دوای نوێژی بەیانی تەرخان کردووە بۆ مطالعەی تەفسیر و حەدیث و ئەحکامی قورئان بەیانیان هەتا ساعت نزیکەی ساعت 7 و نیو مەشغوڵم بەوانەوە مطالعەی خۆمەکەم دوایەوە ئەچمەوە بۆ ماڵ و خۆم حازرەکەم و ئەچم بۆ دەوام لە دەوامە گەڕێمەوە عادەتەن ئیتر ئیسراحەتێکی بچووکەکەین و ئیتر هەتا مەغریب من لە خزمەتی خەڵکا بم شەوانش ئیتر جاری وا هەیە میوانە و خۆت ئەبیتە میوانی خەڵکو یان لەگەم مناڵەکانە و ئیتر لە دوای سەعاتێکی دەشەوە هەرچمە خزمەتی خەڵک. زۆر باش. لەم چەند ساڵی دوایی مامۆستایانی ئاینی بە شێوازێکی بەرفراون سۆشیال میدیا بەکاردێنن بۆ گەیاندنی پەیامی ئیسلام. مامۆستا سۆرانیش چەند ساڵێکە زۆر ناگریت لە سۆشیال میدیا چۆن ئەم ڕێگات هەڵبژاردن؟ طبعا زۆربەی هەر زۆری مامۆساکان لە سۆشیال میدیا وتارەکانیان بڵاوەکەنەوە منیش هەر وەکو مامۆسایانە وتارەکانم بڵاو کردوێتەوە بەس من وەکو خۆم ڕاستێکی هیچ ستافێکم نییە. ئێستا جەنابتان ستافێکتان لەگەڵایە ستافێکی تر ستافێک گەنجە خەریکی ئینارێ و گەنجە خەریکی تەسویرە و هەنێک خەریکی وەلحاصڵ ستافێکن بۆ خۆتان پێشکارەکان. من هیچ کەسێک لە پشتی کارەکانی منەوە نییە هیچ کەسێک نە تەسویر لە شوێنی وتی بوت کە ئەدمینیشت نییە بۆ پیجەکان هیچ کەسێکیش ئەدمینی پیجەکانم نییە بەس ئەوەی کەوا ئێستا لە ئەپی تیکتۆکەوە برایەکەیە بەس مایکەکانم بۆ وەرەگرێ بۆی نەڵێن فلان کەسەها بۆی ئەوەی لێ دەرکرێت ئەگینە تەواوی سۆشیال میدیاکانی من بێئەدمینە و هیچ کەسێکیش نەبووە وتاری بدەمێ وتارەکانم بۆ تەسویر کات یا عەفوەن بۆ مۆنتاژ کات خۆم دەستی پێیانیم خۆمە چمە بەردەم کامێرەکە بۆیە ینی ئەو ڕێگەیم بۆچی هەڵبژارد لە کاتێکە من پیاوێکی حیزبی نیم واتە حیزب لە پشتم نییە و هیچ ڕێکخراوێ لە پشتم نییە کەناڵم نییە ڕادیۆم نییە باشە ئەوەی هەیە و نییە ئەو کامێرەیە کە لەسەر مۆبایلەکەم. زۆر ڕاست. باسی تیکتۆکت کرد مامۆستا. تیکتۆک ئەوەی ئێمە دەیبینین
شوێنێکە زیاتر گۆرانی و ڤیددیوی کات بەسەربردن کە خەڵک بەبەردام لەسەرێتی بۆ کات بەسەربردن مامۆستا سۆران ڕۆژانە لە تیکتۆک لایڤ دەکاتەوە بەردەوام ڤیددیۆش تە لێ چۆن لە تیکتۆکت هەڵبژاردووە خۆی من هەموو ئەپەکانم هەیە ڕاستیەکەی پێش بەڵام بە بەردەوامی لە تیکتۆکی لایڤ لەوەکەیتەوە بە بەردەوامینە لە 24 ساعتە 2 ساعتم هەیە خەڵک بەخۆی شایەدە طبعا خۆم هەستمە کرد جاران کە وتارمان لە فەیسبوک بڵاوە کردەوە بینەرێکی زۆر باشی هەبوو وردە ئەو بینەرە نەم ئەزانی ینی تەنانەت هەندێ مامۆسای ڕەفیقیشم هەیە پرسیارم لەوان کرد ئەوانش یان و بە هەمان شێوە دوایی من نەمزانی بەڕاستی ئەم ئەپی تیکتۆکە هەیە ڕاستیەکەی نەمەزانی و قسەشم لەسەری کرد چکە هەندێ بابەتیان بۆ ناردم بابەتی زۆر ناشیا بوو بۆ خێزانی کورد بۆ خانەوادی کوردی نابێ بە هیچ شێوازێ تەنانەت وتارێکیشمدا لەسەری ئیستاش ئەڵێم کارەساتە ئەگەر مناڵ لە تەمەنێکی بچوو کا بەکاری بێنێت بێ سانسۆر و بێ سەرپەرشتیار بەکاری بێنێت ڕاستیەکەی تر من ئەپێکی تیکتۆکم دروست کرد وتم بزانم چی ئەگوزەریە لێوە وتارەکانم بڵاوەکەمەوە وتیان بینەری باشی هەیە لەوێ ڕاستیەکەی چوومە ناو ڕاستە خۆکانەوە لە بەرنامی تریشا باسم کردو لایڤێکم بینی گەنجێکی هەولێری بوو بەداخەوە ینی ئەم کلتورە ناشرینە ئێستاش لە ناو گەنجە هەر هەیە بەداخەوە طبعا ئەوش نەبوونی هۆشیاریکی تەواوە ئەگینا گەنج بۆچیە چێ جنێوەدا گەنجێکی هەولێری بوو بچکە بە زمانی هەولێری جنێوێدا بە خەڵکی سلێمانی و چەمچەماڵ و ئەم دەفەرە ئیتر ئاگام لێ بوو خەڵک مایکێ نارد بەخوا وشەی مایکم نازانی باشە مایکێ نار قسەیانە کرد کاکە ئەویش جنێوێدا باشە ئەو جنێوێدا بە ئەو جنێوێدا بە ئەو دایانەگرت ڕاستیەکەی کۆمنتێکم نووسی وتم بە ڕێزان وەرم گرن چۆن مایک بنێرم وڵا ئیتر وەڵحاصڵ مایکیان بۆ ناردم کە مایکیان بۆ ناردم قبوڵم کرد گەنجێ بوو دوڵقی جەنابتان جینەکانی زۆر ناشرین بوو زۆر دەمی پیس بوو ئیتر وتم من مامۆستا سۆران ومانە باوەڕی نەکردوتی واز بێنە هەر قسەیە کرد وتم من مامۆستا سۆرانم تۆزی ئوسلوبت هەبێت تەمەنم دوو تەمەنی تۆم هەیە عیبە جنێومەدا خەڵکی سلێمانی خەڵکی چەمچەماڵ خەڵکی هەم هاوزمانی تۆن هاودینی تۆن زۆر نەسیحەتم کرد وەڵحاصڵ وتی بەچی بڕوا بکەم کە جەنابەت مامۆستا سۆرانی ئەو بوو من ڤیدۆم بۆی کردەوە و ئیتر لێوە دەستی پێکردیتر ئەو کوڕە لەو دقەیە تەوبەی کرد وتی مامۆستا ئەو وعد بێ لەسەر دەستی تۆ من لە ژیانمە لایڤی خراپ ناکەم و دژ بە هیچ شارچێتی ناکەم ئیتر دوای ئەو بڕیارم داوتم من ئەگەر کاریگەری لە گەنجێکی ئاوا بکەم لە ماوەی دقەیە چارێکێکا بۆ نەتوانم بچمە ناو ئەم ئەپە و خزمەت بە وڵاتە بکەم مامۆستا لەسەر لایڤی تیکتۆک کە لایڤەکەی تۆ جاروبار ئەستێرەکان و گۆرانی بێژ دێنە لایڤەکەتەوە قسە لەگەڵەکەن ئاسایی ئەمە واللهی نازانم بە کێوتری ئەستێرە نازانم الحاصل یانە ئەو کەسانی کە دیارن لە گۆرانی بێژەکانیان ڕاستێکی هەتا ئێستا دووسێ گۆرانی بێژی میلی هاتوونەتە ناو لایڤی منەوە حەزیان کردووە قسەی خێریان بۆ بکەم و وازیان هێناوە الحەمدولillah ئەگینا کەسێکی وا دیار و مەشهور و ئەوە نەبووە بێتە ناو لایڤەکەمەوە یا من قسەی بە شێوازی قسەی لەگەڵاکەم هاتووە لوتۆتێ الحەمدولillah مامۆستاگیان حەزەکەم لە ڕێگەی ئەم لایڤەی تۆوە ئەوە بە خەڵک ڕاگەێنم کە من تەوبەم کردو و داواکارم لە گوێگرەکانم لە هەوادارەکانم چیتر گوێ لە گۆرانی من مەگرن و لای خۆیان بیسەدنەوە زۆر باش هەندێک لە خەڵکی و مامۆستایانی ئاینیش دەڵێن ئەم شێوازە گفتوگوۆیە مامۆستا لەگەڵ خەڵک ئاسایی نییە بۆ نمونە پەیوەندیت پێوەکرێڵێن کە پیاوێک ئەڵێ ژنی مێردارم خۆش دێ یان ئافرەتێک تەلەفۆنەکە ئەڵێ خیانەتم کردووە ئایمە ئاساین بۆ پلتفۆرمێکی وا گشتی گفتوگوۆ لەسەر بکرێن طبعا تۆ کە کەسێ دێتە مایکەوە کەسێ تەلەفۆنت بۆ کار نازانی سەرەتا ئەم کەسە چیڵێت باشە نازانی چیڵێت ینی لە پڕ کەسێ دێ باسی تاوانێکی خۆیەکە کە ئێمە ئەومان پێ ناخۆشەوە پێشیان نەموتووە هەر کەسێک کاتە ئەم بەرنامەی ئێمەوە کێشەی خێزانی لێرە باس نەکە گوناهەکانی لێرە باس نەکە تەنانەت پرسیاری شخصیم لێ مەکەن پرسیاری سیاسیم لێ مەکەن چونکە ئەمە بڵندگۆیەکە بۆ هۆشیاری خەڵک نەک کێشەکانت لێرە زیاتر قۆڵ بێتەوە ئەوەی من شاشەیەکی بچووکە ئەگینا لە تەلەڤیزۆنەکانیشەوە
بەرنامەی ڕاستەوە خۆمان هەیە و تەلەفۆنی خەڵک وەرەگرن لەمەی لای من باس کراوە خراپتر لەوێ باس کراوە ڕادیۆکانی ئەم شارە ڕادیۆکانی هەولێر ڕادیۆکانی کەرکووک هەموو بەیانانی ڕاستەوە خۆ هەیە ئێواران ڕاستەوە خۆ هەیە خەڵک پرسیارەکات ژن پرسیارەکات من بە تەبیعی وەرێگرم ئەگەر گەنجێ بێت بڵێ من کارێکی واکەم و من لێوە ئامۆژگاری بکەم چکە بەڕاستی تۆ لە سەردەمێکە ئەژی ئەم سەردەمە ئەنواع خەڵکی تایە و ئەنواع جۆرە بیرکردنەوە هەیە بۆیە من ڕێگەم نەداوە بەڕاستی بەڵام هەر کاتێک ئەویش بوو بێت بە ئوستوبێکی زۆر جوان نەسیحەتی بەرامبەرم کردوتمە لەخوا بترسە چکە تۆ خاوەن دایکی خاوەن خوشکی خاوەن ڕەنگە کەج بیت ئەم تەمەنەوە خەریکی خیانەتی لە خێزانەکەت خیانەتی لە دین و ژینت لێوە نەسیحەتیم کردووە وەکو ئەگینا وەک هەر بەرنامەیەکی تر ئەمەی من ڕاستەوە خۆیە ئەوەی ئەوانش ڕاستەوە خۆیە بەڵام ئەمە لە ئەپێکی تیکتۆکەوەیە ئەوەی ئەوان لە کەناڵێکی فەزایی و ڕادیۆیەکی ناوخۆیەوە ئەگینا هەر یەک شتێکە ئەگینا ئێستا تۆ چۆن پرسیارەکەش ئەکرێ مامۆستا جوابیان نەداتەوە طبعا مامۆستا جوابیان نەداتەوە من زۆر یعنی هەندێک لە مامۆسایانم تەنانەت یعنی دکتۆری جامیعە هەبووە پەیامی بۆم ناردۆ کە واز بێنم لە هەمان کاتا خۆی لەسەر ڕادیۆکانەوە پەیامی خەڵ ینی ڕاستەوە خۆی هەیە و پەیوەندی خەڵک وەرەگرێت باشە ئەسڵەن ئەو پەیوەندیانی کە بۆ ڕادیۆ کرێت یا بۆ تەلەڤیزۆنەکڕێ هیچ کەسێک نازانی ئەم پەیوەندیەکیە یعنی جاری وا هەیە بۆیە جنێوت پێ بدرێ بەڵام لە ئەپی تیکتۆکەوە هەر کەسێک بێ ئەکاونتەکەی دیارە یعنی کابرا شەرمی بەخۆی هەیە کۆمەڵی قسە بکات بەڵام کاتێکە لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیا کەسێک تەلەفۆن ئەکات کەس نازانیە سیما و مەلامحی ئەم کەسە چۆنە بۆی هەیە بۆیە هەنێک کۆمەڵی قسەی بەرز و نەزم کە بەڵام لە ئەپی تیکتۆکە هەتا ئێستا لە لای من ئەوە ڕووی نەداوە الحەمدولillah زۆر باش ئەڵێ گۆرانی و فۆتۆگرافی میوزیک حرامە ئەمە بۆ فتووە کاری لیژنەی فتووە یان کاری مامۆستایە فتووە لەسەر ئەمە دەکات خۆی ئەگەر هەر شتێ حرام بێ حرامە حەڵاڵیش بێ حەڵاڵە کاتێک کە من وتومە مۆسیقا حرامە خۆ لە خۆمە وام نەوتووە بزانە لەناو سەحابەیە یەک سەحابە هەبوو بڵێ حەڵاڵە لەناو عولەمایانە هیچ عولەمایەکی معتەبەر هەیە بڵێ حەڵاڵە کەواتە من چۆن بڵێم حەڵاڵە ئەڵێم حرامە گۆرانی قسەیە هەر قسەیە باش بێ وەریەگرین هەر قسەیە خراپش بێ وەری ناگرین ئەی گۆرانی بێژەیەت بەسەر سنگ و مەمکی ئافرەتە هەڵەدا بەسەر جسمیە هەڵەدا باشە من بڵێم حەڵاڵە حتمما ناڵێم حەڵاڵە وەلیجنەی فتواش ئەگەر بڵێ حەڵاڵە ئەبێ بەڵگەی پێ بێ کە بەڵگەی پێ نییە بەڕاستی زۆر باش تا ئێستا مامۆستا گوێی لە گۆرانی گرتووە وەکو ئاوا بۆ خۆم دابنیشم گوێ لە گۆرانی بگرم پەنا بەخۆ ئەو گۆرانیانی کە ئێستا هەیە بەڵام هان جاری وە هەیە لە ناو پاسێکایی لە شوێنێکایی لە هۆڵێکایی ئەوان گۆرانی لێدەن یا بە ناو بازاڕ ئاڕووی گوێت لە گۆرانی بێ حتمما منش وەکو هەر ئینسانێک گوێم لێ بووە بەڵام ئاوا دابنیشم و ئیتفۆن بکەمە گوێ یا بە دیاریەوە دانشم خواپە نامان بە یعنی بەم سەر و سیما و بەم ینی قیافەتەوە من دابنیشم گوێ لە گۆرانی بێژە بگرم پەناگرم بەخوای گەورە مامۆستاندێک کەس دەڵێن مامۆستا سۆران لە مامۆستا توندڕاوەکانە بەڵام تۆزێک بە شێازێکی نەرمونیانتر دەری دەبڕێت لەسەر ئەمە چ قسەیەک وەڵای نازانم طبعا تۆنڕەوێتی دیارە تۆنڕەوێتی ئەوەیە تۆ شتێ باسکەی دژ بە شریعەتی ئیسلام بێت شریعەتی ئیسلام بۆ خۆی سەماحەتە لێبوردەییە مەقامێکمان هەیە مەقامی جیهادە کوایسە مەقامی ئەو جیهادە ماوە مەقامی داوای مەقامی نەرمونیانیە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن من لو مقامها لمقام جهادها هەموو کەسێک بێ تۆن و تیژ بێت واخلوض عليهم ئەبێ زۆرتون بی لەسەر کافر بەڵام من لەناو مجتمع و وڵاتێکی موسڵمانە ئەژیم ئەسڵەن ئەوانەی کە تونڕەون ڕەنگە منیان پێ هەر موسڵمان نەبێت و زۆر جار ڕخنەی ئەوەم لێگرن ئەڵێن تۆ بۆچی خیتابەکانت ئەوە بە نەرمونیانیە لەسەر ئەوەش ڕەنگە تەکفیر کرابێت لە لایڤەکانە کە باسمان کرد زۆر جار چەند کەسێک هاتوونەتە لایڤەکەی جەنابتانەوە و تویانە بەهۆی مامۆستا سۆرانەوە ژیانمان گۆڕاوە جاچی هونەرمەند بێ ینی کەسێکی ئاسایی بێ ژیانی بە هەر شێوازێک بێ گۆڕاوە لەسەر ئەمە چەستێک تێ مامۆستا والله طبعا ینی ئەمە لە ناو لایڤا بێ لە دەرەوەی لایڤا بێت
هەستێکی خۆشە چکە لە ئەی يهدي الله بك رجلا واحدا خير لك من الدنيا وما فيها. ئەمە ئێمە تیجارەتە، بەس تیجارەتە بۆ کێ؟ تیجارەتە بۆ کێ؟ تیجارەتە بۆ لای خوا، تیجارەتە بۆ قیامەت. لە دەڕۆی لایڤ و لە ناوی لایڤ شا کاتێک گوێم لە یەکێکە بێڵە مامۆستا لە ڕێگەی تۆ هیدایەتم وەرگرتووە، و ئەزانم ئەم دنیاە هی منە، و ئەزانم ئیتر هەموو خۆشیەکانی دنیا لە دەوری من کۆبووەتەوە. هەستێکی زۆر زۆر خۆشە. من طبعا سەرەتای لایڤکردنەوەم کە لایڤم کردەوە یعنی ئومێدێکی وام نەبوو. ئومێدم هەبوو کە یعنی شوێن پەنجەیەک جێ بێڵم لە ناو کۆمەڵگایە، بەڵام بەم شێوازەنە بەڵام بەم شێوازە نەمزانی خەڵکێک هەیە مدمینی عەرەق و دەرمانە، مدمینی کوفر و بێدینیە، لە ماڵەوە دانیشتووە بە سەعات دو سەعات گوێی لە من گرتووە. من توانیمە کاریگەری لە ناخی ئەو کەسە بکەم، عەقیدە و بیر و باوەڕی بگۆڕم. یعنی سپاس بەخوا، یعنی تەسەورم ناکرد. بەس ئیتر من هەمیشە ئەوە وتۆ تۆ کارێ بکە بۆ خوای گەورە، خوای گەورە خۆی ئەوەی تر جێبەجێ ئەکا بۆت. سپاس بە ڕەب العالەمین، خەڵکێکی زۆر، گەنجێکی زۆر، ئافرەتێکی زۆر لە ناوەوەی کوردستان و لە دەروی کوردستانش ئیسفادەیان کردووە. من یعنی سوپاسی خواکەم کە ئێستا ینی بەم شێوازەم مینبەرم نەماوە، یعنی مزگەوتیان لێسەنیومەتەوە. ئەو کاتە لە ناو مزگەوتا بووم، بە ئێستاشەوە کە لە ناو مزگەوتام دەستم ناگا بە کەسێکی کافر. مەشروب خۆر لە ناو مزگەوتان نییە، دەرمان خۆر لە ناو مزگەوتان نییە. بەڵام لە ڕێگەی لایڤەکانمەوە من ئەتوانم دەستم بگا بۆ کەسانە. ئەتوانی زیاتر کاریگەریت هەبێت لەسەر خەڵک. گفتوگۆم لەگەڵیان ناکردووە. خەڵک گوتۆتی مامۆستا ئیسام من حالێن معتادم، سەرخۆشم کە لەگەڵ توا قساکەم. توانیمە بەو شێوازە بەو حاڵەتە بچمە ماڵەکەی و بچمە ناو مۆبایلەکەی و قسەی لەگەڵاکەم. زۆر ڕاست. بەم دوایەنەش کەسێکی دیاری سۆشال میدیا لە سلێمانی لەسەر دەستی مامۆستا گەڕاوەتەوە و وابزەم گەشتێکی ئەمڕۆشتان پێکەوە کردو. وەڵا قوربانگیان، وەڵی خۆی طبعا خۆی هیچی لەسەر دەستی من نییە. یعنی کەسێک کە خوا هیدایەتی ئەدات، ئینەکە لا تهدی من ئەحببتە، هیچ کەسێک یعنی بە زۆر نییە. من حەزەکەم هەموو خەڵکی هیدایەت وەرگێ، بەڵام بە حەزی من نییە. ئەو برایە و چەند برایەکی ترش ئەلحەمدولیلا دیارە لایڤەکانی من کاریگەری لێیان کرد و تەسیری لێیان کرد و هیدایەتیان وەرگرتووە و سوپاسی خواکەم لەسەری. ماوەستا لەسەر لایڤەکان ئەوەی کە شتێکی سیر بەسەرت هات بێت چی بوو ئەگەر لەبیرت نەچوو بێت؟ لە تەلەفۆنێک بێت یان مایکێک بێ وەکو خەڵک؟ شتی خۆش و ناخۆش بەسەرم هاتووە لەو لایڤەیە. باشە طبعا جارێکیان یعنی ئەو برایە کاک میران لەگەڵ مامۆستا کۆسارە بابەتی جنۆکە و ئەو شتانەیان باس کرد کە ئەگەر دوعایەکە دۆزیەوە لە ماڵەوە بیکە ناو ئاوە و ئاوەکە باخوێت یابێ ئەوانە و کاک میران خۆی هەر بە خۆی کوڕێکی ڕووخۆش و قسە خۆشە وەڵام مامۆستا کۆسار ئەو جنۆکە و شتە بە ترۆزی ئەمانە هاتە پێشاوم کە ئەبێ خوێی پێوە بکەیت. ئیتر ڕاستیەکەی پێکەنینێکی زۆر گرتمی. ئیتر دوای ئەوەی ئەوان لە لایڤەکە ڕۆیشتن ڕاستە خۆ برایە کات وتی مامۆساییان ڕەفیقێکم وفاتی کردووە اینجا لە خەوما ئیمشەوە بە گازێکی دووتەنیەوە هاتبوو گازە دووتەنیەکە بەڕادی بار کردبوو اینجا لەگەڵ یا کاهوی بار کردبوو خاسی بار کردبوو. ئیتر بەڕاستی من لە مووقیفێکم ئەم باسی مردنەکە و لەو لاشەوە پێکەنین و ینی هەستەکە زۆر نوێ بوو. ئێستا شەڕ ناو سۆشیال میدیا ئەو مەقتەعە هەیە ینی ئێستاش نەمتوانی گوێ بۆ برایە بگرم لەبەر پێکەنین. زۆر باش. مامۆستا لەو کاتانەی کە لایڤەکەیتەوە خەڵک داوای دوعایان لێ کردووی هەبوو داوای دوعا بکە جا لەو مەوزوعی کێشەوانە سەیرترین دوعا یان زۆرترین دوعا کە داوات لێ کرابێت چی بوو؟ طبعا گەنجەکان هەر داوای ئەواکەن دا بمەزرین کچانە لێ شوکەین و کوڕانیش ئەڵێ ژن بێنین و الحاصل زەواج. بەڵام خەڵکێکی زۆر بەدەست نەخۆشیەوە و کێشەی خێزانیەوە ئەناڵێن ئەو دوو جۆرە زۆر داوام لێکەن نەخۆش و ئەوانشی کەوا کێشەی خێزانیان هەیە و دوعاشم بۆ هەر هەمویان کردووە و شەوانش تومە خوایەکیان ڕەنگە بیرم نەبێت هەر کەسێ داوای دوعای خێری لێم کردووە. ئەگەر محتاجە دەوڵەمەنی کە ئەگەر نەخۆشە شیفای بە ئەگەر هاوسەرەکەی بۆی خراپە خوایە داوا لێکم دڵیان نەرمکەی بەرامبەر بە یەکتری هەر کێشەوە گرفتێ بێت هاتبێتە لام بتوێتی دوعای خێرم بۆ بکە دوعام بۆ کردووە. ئەوانش لە گومانی باشی خۆیان ئەو داوایە لە منەکەن یعنی ئەوان پێیان وایە من کەسێکی باش ئەگینا منش محتاجم ئەنتم الفقراء إلى الله
من لە هەموو خەڵک محتاجترم بەخوای گەورە هەموو شا ئەوە وتووە بەس خوای گەورە لێم خۆش بێ هیچی ترم ناوێت لە دنیاشا بەس ئەوەمەوێ خوای گەورە لێم ڕازی بێت. زۆر باش. چ شتێک مامۆستا سۆران زۆر دڵخۆش دەکات؟ واللهی دڵخۆشی زۆرە ینی ئەگەر تایبەت بێ بەخۆم ئەو کاتی کە دایک و باوکمە بینن ئەچم سەردانیانەکەم یان دێن بۆ لام ئەو کاتانە زۆر زۆر دڵم خۆش یان ئەو کاتانی کە لەسەر سفرەکەین مناڵەکانمە بینم خێزانم لە ماڵەوە بە تایبەت ئەو کاتانە زۆر زۆر دڵخۆش و بۆ مسلمانان عموماً کاتێکە بینم خەڵک بی کێشەیە دێمە ناو مزگەوتەوە گەنجێکی زۆر لە مزگەوت تا بینم کاتێکە بینم خەڵکێک لە مەشروب خواردن و لە بێدینی و لە سەرگەردانی و لە خیانەتی زەوجی و شەروال پیسی و کۆمەڵێک کاری خراپەوە ئەگەڕێتەوە ناو دین ئەوە زۆر زۆر دڵخۆشم دەکات. زۆر باش. ئەمە بۆ دڵخۆشیەکە. چ شتێک مامۆستا سۆران دڵتەنگ دەکات و کەوای کردبێ پێگریا بێت؟ واللهی ئەم وەزعی خۆمانە جاری وا هەیە ینی کێشەی وایەتە بەردەسم کە بیر ئەەکەمەوە ینی ڕەنگە لە ناو حیواناتیشا ئەم جۆرە ئەم ڕەفتارە ناشرینان ڕوونەدات کاتێکە بینم گەنجێک هەر بە گەنجێتی لی قەوماوە زۆر خەفەتی پێخۆ کاتێک ئەبینم ئەو هەموو گەنجە لە کافتریا خەریکی دووکەڵ خواردنە ئەو هەموو گەنجە لەسەر ئەو جادانەیە جێگەی لێ خۆشبوون نییە بەڵام من لەبەر خاتر خوا ئەیبورم ئەزانی چی کردووە 300 ڤیدۆی خۆی بەڕوت و قوتی باشە بە ڤیدۆ نەک بە ڕەسم ناردۆتی بۆ پیاوێکی خەڵک بۆ پیاوی خەڵک پیاوەکەش ئێستا تهدیدە لەسەر ئەم کوڕە هەموو ڕۆژە ڤیدۆکانی بۆ نێرێتەوە خەڵکێکەیە ئامادەیە ئەڵێ لەبەر خوای گەورە لەبەر ئەوەی من ئەمەم خۆشەوێت ئەمەوێت نەکەوێتە دەستی کەسێکی نامردەوە ئامادەم ژیانی لەگەڵا بکەم ینی کاتی ئەو مۆقیفانە ئەبینی مۆقیفی زۆر ناخۆش یا جاری وهەبی ئەبینی کەسێک خاوەن 6 مناڵە ژن و پیاوی خاوەن 6 مناڵە پیاوەکە خیانەتی لێ کردووە ژنەکە خیانەتی لێ کردووە لێی جیاوە بن ینی مۆقیفێکی زۆر ناخۆش زۆر ڕاست زۆر ناخۆش. لەسەر ئەم کێشانە مامۆستا کێشەی کۆمەڵایەتی قەت کێشێک هاتووتە لای تۆ لەم بابەتە کە خیانەتی زەوجی با بڵێن کە چارەسەر کرابێ یان نەکرابێ؟ واللهی طبعا هەمووی ئەبێت تەوفیق لە لای خواوە بێ سبحانه وتعالى ئەبێ خوای گەورە دڵی ئەو کەسە نەرم بکات بەڵام ئیتر ڕەنگە خوای گەورە ئەوەی پێمان بەخشی بێت توانی بێتم کاریگەری لە بەرامبەر دروستکەم چ ژنەکە چ پیاوەکە تا پەشیمان بێتەوە لەو بڕیاری یعنی هەمیشە ئەوە وتووە هەموو کەسێ ینی هیچ کەسێ بێ هەڵە نابێ كل بني آدم خطأ پێم وتووە دڵی چ ئافرەتەکەم داوەتەوە دڵی پیاوەکەم داوەتەوە ئەشی ئەمە دەرسێ بێوانەیە بێ لە دوای ئەمەوە ئیتر ئەمە کەسێکی باشی لێ دەرچێت لە دوای ئەمەوە تایسا خزمەتی باشی نەکردبێتی خزمەتی باشەکات و فەزاحەتیشە بەڕاستی ناڕەحەتیشە تۆ کەسێ لە ژیان تابێت وێنەی ڕووتی ناردبێ بۆ پیاوی خەڵک یان بۆ ژنی خەڵک فەزاحەتە بەڕاستی کاتێ تۆ لەو کەسە خۆشە بیت حتمما ئەجرەکەی زۆر زۆر گەورەیە و ئەم کۆمەڵگاهی ئێمەش ئەگەر بەهۆشیار نەیاتەوە بەهۆش نەیاتەوە و نەگەڕێتەوە سەر ئەو دینەی خوای گەورە نەگەڕێتەوە سەر ئەخلاق و ئەدەب و شەرم و حەیای کوردەواری جارانی خۆمان لە ئێستا خراپتری لێ دێت چونکە لا يأتي عام إلا والذي يأتي بعده أشر منه پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم هیچ ساڵێک نایە إلا ساڵی دوای خۆی خراپترە ئەگەر بێت و ئاوا خەڵک بە بەردەوامی بە خراپ سۆشیال میدیا بەکاربێنێ خراپتر خێزانەکان لیانە ترازێت خێزانەکان لیان تێکەچێت ئێستا کۆمەڵی خێزان هەیە هیچی بە هیچەوە نەماوە هیچی بە هیچەوە نەماوە نە باوک ڕێز لە کوڕەگرێ نە کوڕ لە دایکێگرێ نە کچ لە برایەگری هیچ ڕێز و شکۆیەک لە ماڵە نەماوە کاریگەریەکەی چییە؟ جاران ئەمانەوە چی؟ موسەلسەلەکان ئەفلامەکان بەڵام ئێستا سۆشیال میدیایە هەموو کەسێ لە گیرفانیایەتی بڵێ ڕەش ئەیهێنێ بڵێ سپی ئەیهێنێ هەرچی بنووسە ئەیهێنێت کارەساتە بەڕاستی وایفای تا بەیانی ئیشەکات کارەساتە هەموو مناڵی ئایپادێک و مۆبایلێکی پێ کارەساتە کچ لە ژوورێکە بە تەنیایە کچێکی 12 ساڵان 13 ساڵان تازە هەڵەچێت هەموو ئەپەکانیشی هەیە بە تایبەت سناپ هەیەی و ئەم دایکە بێ ئەوەی بزانێت کچەکەی ئەدی بۆ کێ ناردووە ئەم سکۆرانە بۆچی ئەگرێت ئەم هەموو وێنە و ئەم هەموو ڤیدۆیە بۆ کێ ئەنێرێت بێ ئەوی لێ پرسینەوەی لێکاڵێک ئەلموهیم کچەکەم دڵخۆش بێت کاتێک ئەزانێ کچەکەی شتێکی کردووە بە هیچ مەلا و مامۆستا و دکتۆر و پرۆفیسۆری چارەسەر ناکرێت هێندە کارەساتە تۆ تەسەورەکەی کچ 12 ساڵە شەوکە کاتێک باوکو دایکی خەوتووە چۆتە دەرەوە لەگە کوڕی خەڵکا بردویانەتە دەرەوە کارەساتە کاکەیان کارەساتە یعنی
کچەکەت تۆ تەمەنی 16 ساڵە تەمەنی 7 ساڵە ڤەیپە کێشێت باشە نێرگەلای کێشێت لەگە خوشەکانی ئەڕوا لە کافتریا دائنیشێت ئەم دایک و باوکە بێ ئەوەی یعنی هەڵوێستەیە بکەن باشە بڵێ ئەمە 2 ڕۆژە بێ بە دایک 2 ڕۆژە خەڵک دێ بۆ داوای یعنی چۆن ئەبێ ئێمە ڕێگە بین بچێت بۆ ناو ئەم کوڕانە و بەڕاستی سا کوڕی وا هەیە ئامادەیە لە یەک ڕۆژێکە دەیها کەچ عادم کات ئامادەیە هەرچی خراپە بەسەرم کچەیە بیهێنێت فەزاحەتی پێ بکات لە کچێتی بخات دوایی سەر شۆڕی ناو کۆمەلگایکە بەڵکو ڤیدۆشی کات و بڕات لە ئەم کێشانە هەبوو بێتە لای مامۆستا شتی وا هاتووە دەسەوستان وەستاوە کابراڵی هەردوو سەرەکەی پیساییەنە نەمزانی و دەست بەرم بۆ کوێ چارەسەر نابێت چارەسەر یعنی ئێستا حالیان کچ مارە ئەبڕدرێت باشە مارە ئەبڕدرێت شەوەکەی بۆ شەوەکەی 2 ڕۆژی پێ ناچێت هەرچی ئەو ڤیدۆ نامانی بۆ خەڵک ناردۆتی بۆ زاوا ئەگەڕێتەوە بۆ زاوا یەکسەر بۆ کوڕێ نێرنەوە کوڕە هاتووە لێ مامۆستاگیان باشە ئەمە دەستگیرانی تۆبی ئەمی لێ قوبوڵەکەیت لێ قوبوڵەکەیت مامۆستاگیان من ڕسمی ڕووتی خێزانەکەم لە لای کوڕی خەڵکە بۆیان ناردوومەتەوە تۆ بە منەڵی لی خۆش بە بەچی لی خۆش بم بەس پێم بڵێ لەم نێوەندانەدا لەناو ئەم کێشە زۆرانەی خەڵک و کۆمەڵگە مامۆستایانی ئاینی پێویستە چی بکەن طبعا خۆی گەورە مامۆستایانی ئاینی کردووە بە سەبەب بۆ ئەوەی ئەم وەزع ڕاوەسێت و کۆمەڵی مامۆستای خەمخۆری تر مامۆستای جامیعات دکتۆر کۆمەڵی توێژەر و کۆمەڵی خەڵکی خەمخۆر کۆمەڵی خەڵکی عەشایەر ئەگینا باوەڕت هەبێ ئێرە لە ئەوروپا خراپتری بەسەر هات ئەمەی لە ئێرە ڕۆ ئەدات ینی لە ئەمریکا و لە ئەوروپا ئەمانە چەند ساڵی پێشتر ڕووی داوە ئێستا شتەکە نۆرمال بۆتەوە ئاسایی بۆتەوە لەوێ کچ نازانی کێ دایکێتی بەتایی نازانی کێ باوکێتی دێها مناڵ هەیە لە گەڕەکە نازانی کێ باوکێتی کوردستانی خۆمان هێشتا نەگەیشتۆتە ئەو وەزع دایک و باوکی خۆی ئەناسێت بەڵام سەری دایک و باوک خۆی شۆڕ کردووە پشتی براکانی شکانوە یعنی تۆ بەس بێنە پێشچاوی خۆت خوشکەکەت کارەساتیە بقەومێنە لە سۆشیال میدیایە وێنە و ڤیدۆی بڵاو بێتەوە تۆ چۆن ڕووی ئەوە هەیە بڕیتە ناو بازار چۆن ڕووی ئەوە هەیە بڕیتە دەوامەکەت دەوام بکەیت کارەساتە یعنی ئافرەتی ئەم سەردەما کچی ئەم سەردەما ئەوانی کەوا هەرزەکار و تازە هەڵەچن بیر لەوە ناکەنەوە کاکە من برام هەیە بیر لەوە ناکەنەوە من 2 ڕۆژتر باوکمە چێتە ناو مەجلیس بیر لەوە ناکەنەوە لە سۆشیال میدیا ئەم شتانەی من ئەم یۆنانی من بڵاو بێتەوە دوای حەز و ئارەزوی خۆی ئەکەوێ نازانی ئەم کوڕە گورگێکە لە پێستی مەڕا ملیەشکێنێت ئەوە نەخۆشەویستی بۆ دەربڕیوە ڕەنگە لە فەراغیشی هەبوو بێ لە ماڵەوە بەڵام ئەوەش نابێت ببێتە هۆکاری ئەوەی کەوا سەری براکانت شۆڕکەیت و ئەم هەموو کارەساتی کە ئێستا ڕوەدات نەمانی ئەو ئیسلامی لە ماڵەکانە من زۆربەی ئەو کێشانی کە یەن بۆ لای من ئەو ماڵان کەوا دوورن لە ئیسلامەوە ئەگەر دایکێک بە ئەدەب و ئەخلاقی جوان کچەکەی پەروەردە بکات هەر لە مناڵیەوە خۆشەویستی حیجاب و باڵاپۆشی بکاتە دڵی کچەکەیەوە هەر لە مناڵیەوە پەروەردەیەکی جوانی کچەکەی خۆی بکات پەروەردەیەکی جوانی کوڕەکەی خۆی بکات باوک بە هەمان شێوە ئەم مناڵە ناتوانێت 2 ڕۆژتر کاری غەڵەت بکات ئەگە بیکا زۆر بە کەمی ئەیکات بەڵام تۆ وەرە کچەکەت بە دیار مسلسلاتی تورکیەوە گەورە بکە وەرە خۆت لە ماڵەوە پێکی عرقت دانا و ئەخۆی تۆ جاربەجارش لەگەڵ ئاوا تێکەڵی کە بیدە کوڕەکەی خۆت نێرگەلت داناوە لە ماڵەوە ملت ناوە بەم سۆندەی و جاربەجارش بیدە کچەکەت جاربەجار باش ژنەکەت بیخوا جاربەجار بیدە کوڕەکەت بزانە ئەو ماڵە ئەو عایلەیەکی خانەوادەیەکی خراپی لێ دەرەچێت کارەساتە ئەم کۆمەلگای ئێمە وای لێ بێت ئەم کۆمەلگای ئێمە 20 ساڵ پێش ئێستا کاکە 2000 کاکە نەوەتەکان یعنی کوتلەیە بوو لە شەرم و لە حەیا باوک شەرمی ئەکرد لە کوڕ شەرمی ئەکرد لە باوک یعنی کوڕ ئەیتوانی لە بەرچاو باوکی جگەرە بکێشێت ئێستا باوک جگەرە بۆ کوڕەکەی داگەسێنێ نێرگەلەی بۆ خۆشەکات باشە یعنی ئێستا باوک ڕات ڤەی بۆ کوڕەکەی ئەکڕێ بۆ کچەکەی ئەکرێت کاکە من شاهیدی مەوزوعم باشە کچ یعنی کاڕوا بۆ مەکتەب فەزاحەتە یعنی تۆ ڤەی پێکی پێ ئەم دایکە ئەزانێ ڤەی بکێشێت زۆر ڕاست مامۆستا دوکە خۆت باست کرد لە 2090ەکاندا ئەم کێشانە ئەگەر هەژوو بێ کەم بوو بەم شێوازی ئێستا نەبوو ئەم کێشانەی ئێستا هی زۆر زیاد بەکارهێنانی سۆشیال میدیان یعنی خراپ پەروەردەکردنی ماڵ و منداڵە طبعا ئێمە هۆکار و فاکتەری زۆرمان هەیە یەک لەوانە نەبوونی پەروەردەیەکی جوانە لە ناو خانەوادەکان و دووەم نەبوونی سەرپەرشتیارێکی باشە بە دیار یعنی چاودێرێکی باشە بەسەر مناڵەکانەوە کاکە ئینتەرنێت ضرورەتە وایفای ضرورەتە هەبێت بەڵام تۆ نابێت مناڵەکانت پشتگوێ خەیت نەزانی مناڵەکەت چی بەکارهێنێ نەزانی مناڵەکەت خەریکی چییە ئەمە کارەساتە بەڕاستی
يعني سا باوکی وایە بەس خەریک مۆبایلەکەی خۆیەتی ئاگای لە مۆبایلی کچەکەی نەماوە ئاگای لە مۆبایلی کوڕەکەی نەماوە کارەساتە یعنی باوک مناڵەکەی بداتە دەستی خۆیەوە کاکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم اللهم لا تكلني نفسي طرفة عين إلى نفسي طرفة عين يعني بۆ چاوتروکانێکیش مەمدە دەستی خۆمەوە خۆت ئەبێ چاودێرێکت هەبێ خۆت ئەبێ خەڵکێکت هەبێ یعنی پند و عیبرەتی لێ وەرگری کاکە من پێویستم بە مامۆسایە پێویستم بە قسەیە جەنابیشت هەروە وفوق كل ذي علم عليم سەروی هەر عالمێکەوە عالمی پێویستێت نەسیحەتی بکەن هەمومان پێویستمان بە چاودێرە بەڵام دایک وازی لە چاودێری کچەکەی هێناوە چاودێری کوڕەکەی هێناوە فەزاحەتە دایک لە سوچێکەوە خەریکی سناپە کچ بە هەمان شێوە کوڕ بە هەمان شێوە تا بەیانی باوک پۆبجیەکەت ئەزانی کێشەی خانەوادەکان لەم ڕۆژەیە چیە زۆربەی هەرە زۆری پۆبجیە لە ڕێگەی پۆبجیەوە کچە ناسێت لە ڕێگەی پۆبجیەوە پیاوی ناسیوە خیانەتی زەوجی ڕووی داوە ئەم ئەپانە عموماً ئەگەر بە جوان بەکاری نێنی وەکو بە جوان بەکاری ناهێنین ئەوە سەر ئەنجامەکەیەتی ئەوە دەرئەنجامەکەیەتی زۆر باش ئەمەی پرسیاری ئەو بکەم منداڵەکانی مامۆستا موبایل هەروە ئینتەرنێت بەکاردێنن ئینتەرنێتمان هەیە لە ماڵەوە بە هۆکاری ئەوەی خۆم بە بەردەوام ینی ئیشم پێیەتی و مناڵەکانیشم ئینتەرنێت بەکارهێنن بەڵام ئەوە نەبێ من بێ ئاگا بم لیان کوڕێکی گەورەم هەیە ینی هەمیشە ئەوم پێوتووە وتومە هەر کاتێک چوویتە دەرەوە تۆش مامۆستا سۆرانی چونکە خەڵک تۆ ناناسێت هەر شتێ بکە یاڵێن کوڕەکەی مامۆستا سۆران ئاگات لە کەسایەتی خۆت بێت هەمیشە ئەوم پیان وتووە إن الله كان عليكم رقيبا ئەگە منیش لە ماڵەوە نەبم خوا سەیرتانەکە چاودێرە بەسەرتانەوە ئەگەر شەرمێک لە خوا ناکەن شەرمێ لە خۆتان ناکەن هەر هیچ نەوێ کەسایەتی من بپارێزن حتما یعنی ئەوەی بە خەڵکی ئەڵین لە ماڵەوە بە مناڵەکانی خۆمان ئەڵین و هیچ کەسێکش هیچ مامۆسایەکش بێ کەم و کوڕی نابێت عشێت یعنی من مناڵەکەم خۆم بە مناڵی ڕەنگە هەزارەها یعنی شەتەحاتم دابێت جاری وەها بۆ ڕەنگە شەڕم کرد بێ سەری خەڵکم شکانەوە ڕۆژێ ئافرەتی هاتووەتی مامۆستاگیان گردن مازاگە بە مناڵی زۆر جنیوم پێدا و قسەم پێ دووتووە دوو کوڕم هەبوو لە چەمشەماڵ سەر هەردووکیانە شکانەوە بە مناڵی بیرم یە دوازامی سای 88 پرۆسی ئەنفال بۆ کاتم باشە یعنی ئەگەر مناڵی منش سەر خەڵک بشکێنێت لە کۆڵان شەڕێ بکات تاوانی منیتیانی ئەوە مناڵە جیهانێکە پڕە لە پاکێتی پڕە لە جوڵە پڕە لە وزە عشێت مناڵەکانی منش غەڵەتی بکەن لە مەکتەب بیکەن بەڵام من مەسئول نیم کاتێک من مەسئولم یعنی فەزاحەتێکی گەورە بکەن خوا نەکەرن ئەگینا ئەم وردە شەڕانە و وردە بۆڵانە لە هەموو ماڵێکە ئابێت لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم حدمان نەبی بگەین بە تۆزی پێڵاوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کێشە و مەشاکیلی خێزانی هەبووە بەڵام بە شێوازێکی عاقڵانە هەموو کێشەکان چارەسەر کراون بۆیە هەموو مامۆساکانی تر هەموو خەمخۆرەکانی تر ئەشی کێشەی خێزانیان هەبێت کێشەی مناڵیان هەبێت یعنی مناڵەکەی وەکو خۆی دەرنەچێت حتما ێسا من بمێ مناڵەکەم وەکو خۆم بیر کاتەوە غەڵەتم زانی چۆن ئەو مناڵە من وەکو پارەکە بیر ناکەمەوە ساڵ بە ساڵ تۆ هەچەندێک گەورە بیت ئەزمونت زیاترە بێت ئێستا من هەنێشە وتومە لە تەمەنێک ئاوتومە 5 ساڵ پێش ێستا وتومە 2 ساڵ پێش ێستا وتومە ئەگەر تەمەن بگەڕێتەوە لە ژیان مەشتیوان ناڵێمەوە لە ژیان مەشتیوان ناڵێمەوە هەنی هەڵچوون و تووڕەبوونم هەبووە جاری وایە سەیری ڤیدۆکاکەم شەرم لە خۆمەکەم هەنی قسە کردومە لە مەجلیسە شەرم لە خۆمەکەم هەنێ ماڵ هەبووە چوومە ئەگەر زەمن بگەڕێتەوە ئەبەت نادەمە ئەو کۆڵانەشە هەنێ کەسایەتی هەبووە لە ژیانمە بەرکەوتم لەگەڵیانە هەبووە سەفەرم لەگەڵیان ناکردووە ئەگەر ژیان بگەڕێتەوە بۆ هەمیشەی چاودا ئەخەم کە کاتێ بیبینە کەواتە تۆ هەتا گەورە بیت فێری ئەزمونە بی فێری عەقڵە بیت هەتا بخوێنیتەوە زیاتر شارەزابی هەتا لە ناو کێشە و مەشاکیلی خەڵکابی هەتا زیاتر دنیا بتکوتیە و بتشکێنێ زیاتر تی ئەگەیت مامۆستا زۆر سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆم دانیشتە خۆشحاڵ بووین کە میوانی ئێمە بیت لە بەرنامەی سەفەرچی ڕەمەزان بەخێر هاتن سەرچاوە ثم أرسلنا موسى وأخاه هارون بآياتنا وسلطان مبين إلى فرعون وملئه فاستكبروا وكانوا قوما عالين
فقالوا أنؤمن لبشرين مثلنا وقومهما لنا عابدون فكذبوهما فكانوا من المهلكين ولقد آتينا موسى الكتاب لعلهم يهتدون وجعلنا ابن مريم وأمه آية وآويناهما إلى ربوة ذات قرار ومعين يا أيها الرسل كلوا من الطيبات واعملوا صالحا إني بما تعملون عليم وإن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاتقون فتقطعوا أمرهم بينهم زبرا كل حزب بما لديهم فرحون فذرهم في غمرتهم حتى حين أيحسبون أن ما نمدهم به من مال وبنين نسارع لهم في الخيرات بل لا يشعرون إن الذين هم من خشية ربهم مشفقون